وەکو خاتونێک ئامادەی زەواج لەگەڵ پیاوێکا بکەی کە ژنی یەکەمی هەبێواتە تۆبی بە ژنی دووەم؟ بەڵێ لەبەری شەرع ڕێگەی بۆیە خۆی گەور لە قورئانە فەرمێ لە سوورەتی نیسا فەرمێ یەک و دوان و سیان و چوار لە حاڵەتێکە ئەگەر ئەو پیاوە بتوانێ وەکو ڕەسوول الله بتوانێت کە هاوسەنگی بکە لە بینی خێزانەکانیە پاشان بتوانێت هەرچێک بۆ خێزانی یەکەم یەکا بۆ دووەم و سێم و چوارەمیشی بکە واتە عادل بێ لە بینیانە. پێغەمبەر صلی الله علیه وسلم 11 خێزانی هەبووە کە توانی شێتی سوپاس بخوا توانیوێتی بە عادلانە لە بینی هەر 11یانە عادل بێت لە بینیانە. لە پاشم ئاەتە هەر لەم ئاەتەیە خۆی گەورە فەرمێ فەعدیلوا بە مەرجێکە عادل بن عەدالەت بن. پێت وایە پیاوی کوور دەتوانێت ئەو عەدالەتە بەرجەستە بکات؟ هەر کەسێک لە خوای گەورە نزیک بێت و لە دینەکەی محەممەد ڕەسوول الله نزیک بێت بەڵێ. دەستکانە خۆش بێ سپاس دەکەم. سەلام عەلەیکم.